میوانێکی دیکەمان هەیە ئەویش بەڕێز دکتۆر فەریدون ڕەحمانی مامۆستای زانکۆ لە هەروەها نووسەر لە تۆرنتۆی کەنەداوە لەگەڵمانە دکتۆر لە لاس ڤێگاسۆ لەگەڵماندا دکتۆر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش هەولێر بۆ وای لێ هاتووە کە ڕاست و چەپ هێرشیەکەنە سەر گروپە چەکدارەکان لە عێراقەوە سوپای پازدارانیش لە ئێرانەوە. من سڵاو ڕێز بۆ هەموو لایەک بەڕاستی ئەم سەفەرمانەکە ئیمڕۆ لە تۆرۆنتۆ دەستمان پێ کرد لە ئەمریکا بەداخەوە بوو بە ڕۆژێکی ڕەش بۆمان زۆر دڵمان شکان و بەڕاستی هاوڕێیانم کە لێرە بوون لەگەل منە زۆر دڵشکان. ئێمە بەڕاستی نازانم کورد دەبێ تاکەی ببێتە گۆشتی لای چرخی شەڕی ناوچەکە و ببێتە هۆی کوشتن و برینداربوون و بێبەشبوون لە ناوچەکە. بەڕاستی ئەو شەڕێکی ئەمریکا و ئێرانە لە ناوچەکە بە شوێنی قازانجی خۆیانن و لێرە کوردە کە بەڕاستی ئەبێتە ئامانج و هۆی کێشە و برینداربوون و لەبینچوون. من پێم وایە دەبێ کوردستان وەکی حکوومەت بڕیارێکی زۆر محکەم و بە بناخە دابنێت و استراتیژی و پلنێکی جوان دابین بکات لە بەرابەری ئەو سیاسەتی ڕەگەزپەرستانەی کۆماری ئیسلامی ئێران کە هۆی چی دەگەڕێتەوە بۆ مدیریەتی ناسەقامگیر و خاوی جەنابی سەرۆکۆماری ئەمریکا بایدن. حتا لە مێژووی ئەمریکا وا خاوی و بێدەسەڵاتی و زەعیفی نەبووە و هەموو کێشەکان دەکەوێتە داستی ئەو مەسئولیەت بە بایدنە بەداخەوە. بەڵێ چ ئێران چ گروپە چەکدارەکانی عێراق دانەوێت ینی چی لە هەولێر بکەن بۆ هێرشانە بەرەو پێشوونەکانی ڕابگرن سەقامگیری تێکدەن ئامانچەکە چییە بەڕوونی؟ حکوومەتی کوردستان و وڵاتی کوردستان بەڕاستی لە ساڵانی ڕابردووە بەرەو پێش دەچوو سیاسەتێکی زۆر زۆر جوانی بە نسبەت هاوساکانیش سیاسەتی دیپلۆماسیەکی سەرکەوتوانەی بوو لەگەڵ پەیوەندی لە ناوچەکە. کوردستان لە ناوچەیەکە کە پڕە لە شەڕ و کێشە و گرژی و ئاڵۆزی و کوردستان خۆی بەلاداوە حتا شەڕی ناخۆی بەرگیری کردووە لە ساڵانی ڕابردوو لەو 20 ساڵە. کوردستان بەرەو گەشەپێدان و باشی دەڕۆیشت تەنەوعی سیاسی و پلورالیزمی میدیایی و سیاسی هەبوو و ئێران ئارەزووی ئەو سەقامگیریە نیە لە ناوچەکە بە تایبەت لە کوردستان و ئەوە بوو بەسە هۆی ئەوەیە کە کۆماری ئیسلامی چون زعفی هەیە بخۆی مستەقیم لەگەڵ ئەمریکا بربەرەکانی بکات کوردستان دەکاتە ئامانج و گروپە تێرۆریستیەکانی چی بەداخەوە هەشتی شعبی و گروپەکانی دیکە لە ناوچەکە مەبەستیان ئەوەیە کە کوردستان بخەنە ناو ئەو بازنەی کێشە و ئاڵۆزی و پێم وایە دەبێ حکوومەتی کوردستان بە توندی لەگەڵ سەرۆکۆماری ئەمریکا و کاخی سفید بەڕاستی بڕیار بدات کە کوردستان نابێت ببێتە ئەو ئامانجە بە تایبەت کە کوردستان ئەمریکا گەورەترین قازانجی سیاسی لە وجود و هەستی سیاسەتی کوردستان دەکات. کوردستان یارمەتی ئەمریکای داوە لە حد چوار پاچەی کوردستان و بەداخەوە زیاترین زەرەر و کێشەی بۆ دروست بووە و من پێم وایە دەبێ نامەیەکی زۆر محکەم بنێرێتە سفارەتی ئەمریکا و کاخی سپید و بە ئەمریکا بڵێت کە لەو ماوەیە ئەگەر ناتوانی پشتیوانی لە لایەن کەم خەڵکی خۆت لە ئەمریکا لە کوردستان بکەی ئەو دەیان هەزار ئەمریکی لە ناو هەولێر و کوردستانن بەڕاستی دەبێت کوردستان ناوێت باجی ئەوە بدات دەبێت دکتۆر یا بڵێ چ گرفتێک لەوایە بۆ عێراق چ بۆ ئێرانیش ینی چیۆنە باشە بۆەوە کە هەرێمی کوردستان سەقامگیر بێت؟
من پێم وایە دەبێت بڕیارێکی یەکگرتوو لەلایەن حکوومەتی کوردستان وەکی دەوڵەتێکی یەکگرتوو هەم لە بەرابەری ئێرانەوە وەڵامێکی جوانیان ببێت و هەروەها لەگەڵ دەوڵەتی ئەمریکا. کوردستان استقلالی سیاسی خۆی هەیە و ئەتوانێت لەگەڵ هەڵوتە وڵاتێکە حتا ئیسرائیلیش پەیوەندی سیاسی بێت. ئەوە هیچ مەترسی نییە بەداخەوە، بەس بەعضی لە سیاسەتوانانی کوردستان مەترسیان هەیە کە باسی بکەن ئەمریکا لەگەڵ ئیسرائیل پەیوەندیان هەیە. با ببێت نازانم هەیە یان نییە، بەڵام ئەوە مافی استقلال و هینی دموکراتیکی کوردستانە کە ئەگەر پەیوەندیی لەگەڵ ئیسرائیل ببێت بە بەهانەی ئیسرائیل نابێت کوردستان ببێتە ئامانجی کوشتار و بڕین و لێکترازان لە ناوچەکە و لێرە پێشەکی بایدن و حکوومەتی بایدنە مەسئولیەتی ئەوەی هەیە. من پێم وایە حکوومەتی کوردستان هەم بە ئەمریکا و هەم بە حکوومەتی عێراق و هەم بە حکوومەتی ئێران دەبێ ئیعلام بکات کە ئێمە نابێ بکەوینە ئەو بازنەی تیرۆر و کوشتار و شەڕ و دابڕین. بەڵێ دکتۆرە لە دوای هێرشەکان وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەزارەتی بەگری ئەمریکا قسەیان هەبوو لەسەر هێرشەکان، بەڵام حکوومەتی عێراق کە سەرۆرەکەی پێشێ کراوە تا ئێستا بێدەنگە. بۆ حکوومەتی عێراق دەستکردەی شیعەکانی ئێرانە. بەڕاستی هیچ انتظارە لە حکوومەتی عێراق ناکرێت، بەڵام بەداخەوە زەعفی خۆمانیش لە دیپلۆماسیە لە بەرابەر حکوومەتەکانی ناوچە ئەو کێشەیە دروست کردووە. دەبێت حکوومەتی کوردستان بەڕاستی بە محکەمی بڕیار بدات و نامەیەکی محکەم بنێرێ، یا سفارەی ئێران دەبێت لە شارەکان بڕواتە دەرەوە، یا دەست لە تەجاوزی سیاسی و نظامی لە هەرێمی کوردستان و دەست وەربگرێت و هەروەها زەعفی مدیریەتی بایدن بەداخەوە بووەسە هۆی ئەوەی کە کوردستان لێرە ببێتە گۆشتی لای چرخی ترور و شەڕی ناوچەکە. من پێم وایە کوردستان دەبێت لە مەولا ئارامش و سەقامگیری خۆی ببێت و کوردستان وڵاتێکی تێرۆریستی نییە. خەڵکی کوردستان داوای تەجاوز بە وڵاتی ناوچەکەیان وڵاتەکانی ناوچەکەیان نەکردووە و ئەوە جێگەی سەیرە کە کوردستان نەهێزی تەرۆریستی هەیە، نە بەشدارە لە دەخاڵەت لە ناوچەکە و حکوومەتێکی بەڕاستی متعادل و نورماڵی هەیە، یعنی پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ حتا ڕقیبەکانی خۆی لە ناوچەکە هەیە. من نازانم کۆماری ئیسلامی بۆ دەبێت زەعیفترین و دموکراتیکترین وڵاتەکانی ناوچەکە بخاتە مەترسیەوە. حکوومەتی کوردستان من پێم وایە بەڕاستی دەبێ بڕیاری خۆی بدات لە بەرابەری ترامپە و ببورن لە بەرابەری بایدنەوە دەبێت وەڵامیان ببێت. من بەڕاستی دەیان هزار، من هەمیشە وتومە دەیان هزار ئەمریکی دەیانوێت لە ئارامش و سەقامگیری کوردستان بۆ سیاسەتەکانی خۆیان و بۆ بیزنسی خۆیان استفادە بکەن. کێشە نییە، مشکلێک نییە، بەڵام دەبێ ئەو سەقامگیریچە بەپارێزن، پشتیوان ببن. بۆ دەبێت کوردستان باجی ئەو شەڕی ئەمریکا بدات. بەڵێ بەڕێز دکتۆر فەریدون ڕەحمانی مامۆستای زانکۆ نووسەر لە لاس ڤێگاس لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەشداریتان دکتۆر.